سڵاوتان لەبێت بینەر و بیسەری ڕوودا و ئەم کاتتان باش. من دکتۆر هونەر ڕێبوار پسپۆڕی پزیشکی فریاکەوتنم پۆدکاستی نەخۆشنامە پێشکەش دەکەم. لە پۆدکاستی ئەم جارە باسی ئەم خێزانە بچووکە دەکەم کە دوو هاوژین و منداڵێکی تەمەن 5 بۆ 6 ساڵان بوون هاتنە ڕاوێژکاری یەکێک لە نەخۆشخانە فریاکەوتنەکان ئەو کاتێک کە من لەوێ ئێشکگر بووم. ئەوان کە هاتنە ژوورەوە خانمەکە یەکسەر سکاڵای ئەوەی کرد کە گرفتی لە باسکی هەیە لە یەکێک لە باسکەکانی. منیش بۆ وردبوونەوەی زیاتر لە حاڵەتەکەی ویستم مێژووی نەخۆشەکەی وەربگرم و پشکنینی فیزیکی بۆ ئەنجام بدەم بەدەست بزانم جوڵەی هەیە یاخودنا. کە بانگم کرد پیاوەکەی یەکسەر گوتی دیار بوو ناڕازی و لە قسەکە گوتی دکتۆر ئێمە بۆ ئەشعە هاتوین و دەمانەوێت خێرا چارەسەری بکەین. گوتم منیش هەر خەریکم ئەوەی بۆ دەکەم بەڵام دەبێ بزانم جوڵەی هەیە یان نا و بزانین ئەشعەی پێویستە یان نا. ئێمە لەو قسانە بووین کە خەریکی پشکنین بووم چونکە لە باسکی شوێنی زەبرێک هەبوو واتە من گومانم دەکرد ئەمە بە لێدان ئەستوربوونی هاوشێوەی هێڵێک هەبوو بە لێدان وای لێ هاتبێ. منداڵەکە گومانی منی نەهێشت، گوتی بابا بۆ هەموو جارە لە داکم دەدەی؟ من لێرە گومانم نەما و پێم گوت کە ئێستا ئێوە بڕۆن بۆ ئەشعە، پێویستە ئەشعەکە بکەن، بەڵام لەگەڵ دەستی خۆتان پێویستە راپۆرتی پزیشکی سەرەتایی کە لە نەخۆشخانەکان بۆ ئەو حاڵەتانە دەکرێت ئەنجام بدەن و پڕی بکەنەوە. کە ئەشعەکەیان بۆم هێنایەوە دیار بوو لە یەکێک لە ئێسکەکانی باسکی شکانێکی دیار هەیە و ئێمە دەرمانی ئازارشکێنمان پێدا و ڕێنماییەکانم پێدا کە پێویستە گەچی بکات لەبەرەوەی شکانەکەی وانە بوو کە ترازانێکی زۆر هەبێ و پێویستی بەڕێکار دیکە بێ، تەنیا بە گەچکردن دەکرێ چارەسەر بکرێ و لەگەڵیشدا ڕێکارەکانی لایەنی یاساییەکە پێیانم گوت و ڕێنماییم کردن کە چۆن جێبەجێ دەکرێت و پێویستە چی بکەن. ئێمە لەم حاڵەتانەدا زۆر جار گرفتمان لەگەڵ خێزانەکان ئەوەیە هەم خێزانەکە واتە خانمەکە هەمیش پیاوەکە ناڕازین. ئەو کەسەی کە زەبرەکەی بەرکەوتووە زۆر جار دەترسێ یاخود نایەوێت شتەکان بڵێ و ئەو کەسەی کە زەبرەکەی گەیاندووە نایەوێت حاڵەتەکە ڕوون ببێتەوە و بەڕاستی نایەوێت ئاشکرا بێ. ئەمڕۆ باسی ئەم حاڵەتانە و چەندین حاڵەتی دیکە دەکەین کە پەیوەندیان بە پزیشکی دادوەری هەیە. بۆ ئەم مەبەستە دکتۆرە دیلمان ئازاد پسپۆڕی پزیشکی دادوەری میوانمە. دکتۆرە بەخێربەی. زۆر سپاس دکتۆر هونەر، سپاس دەکەم لەسەر ئەم حاڵەتەی کە باسم کرد، ئەم چیرۆکەی کە باسم کرد بۆ ئەم خێزانە کە منداڵەکە لێرە زۆر هاوکارم بوو و بۆ خۆشم گومانم هەبوو بەڵام منداڵەکە یەکسەر پێی گوتی یەکسەر قسەی کرد گوتی بابە بۆ لە داکم دەدەی چیتان هەیە و ئێوەش یەکێکن لەو پسپۆڕیانەی کە بەردەوام بەریەکەوتنتان لەگەڵ ئەم حاڵەتانە هەیە. چیرۆکەکی زۆر جوان بۆ ڕوودا ئەکیدم بەسەرهات بۆ ئەوە ڕوودا بووە. ئەو ڕووداوانە هەمومان توش بووینە، هەر لەو کاتێک کە مقیم بووینەوە لە تەواریەکان داواممان کردی و لە فریاکەوتنەکان ئەو حالەتانە زۆر دەبینین. زۆر زەبری دەرەچیە و لێدانە و تونند و تیژیەکان هەمووی دەهاتنە فریاکەوتنەکان. ئەوەی هەمە لەو بەسەرهاتەی زۆر بە جوانی پێت گوتووە کەوا راپۆرتی سەرەتایی بینە شتێکی زۆر باشە، چونکە ئەو راپۆرتە بۆ پاراستنی مافی ئەو خانمەیە، واتە مەرج نییە بیکاتە سکاڵا، مەرج نییە شتەکە گەورە بێ، مەرج نییە ببێتە کێشەیەکی زۆر گەورە سە ئەو راپۆرتە، بەڵام ئەو راپۆرتە سەرەتاییە زۆر دەورێکی گرنگی هەبووە بۆ ئەو کەیسە. ئەگەر زیاتر باسی راپۆرتی پزیشکی سەرەتایی بکەین، راپۆرتەکە چییە و چی تێدا دەنووسرێت؟ خۆی راپۆرتی پزیشکی سەرەتایی ئەو راپۆرتەی کە لە فریاکەوتن پزیشکی نیشتەجێ خولاو دەینووسێتەوە. ئەو راپۆرتە بە پێی یاسای عێراقی دەبێت بۆ هەموو ئەو کەیسانە بنووسرێتەوە کەوا گومانی لێ دەکەی و ئێمە بخۆشمان دەزانین هەر کەیسێک کە دێتە فریاکەوتن دائیمەن گومانێکی تێدا هەیە، یعنی دائیم دەڵێ ئەوانەی بە زەبرێکی دەرەچی وەی لێ هاتبی ئایا ئەو زەبرە دەرەچێتیە تونند و تیژی بەرامبەر کراوە، حالەتەکی لێدان بووە یان هەندێک جار ژەهراوی بوون، لەوانەیە ژەهراوی بڕوودای بۆیە نووسینی ئەو راپۆرتە زۆر گرنگە. ئەو راپۆرتە بۆ پاراستنی مافی پزیشکەکەیە و بۆ مافی ئەو نەخۆشەشە کە دێ داوای یارمەتی و داوای عیلاج دەکا. هەموو کەیسێک وا باشترە بۆی پڕ بکرێتەوە، ناڵێن هەمووی، بەڵام ئەوەی کەوا دەزانین کەوا لایەنێکی تاوانی دەگرێتە بەریان شکێک و گومانێک دروست دەکەوە باشتر ئەو پۆلیس پەیپەرێ بۆ بکە. بە تایبەتیش بۆ ئەو حاڵەتانەی کە ڕووداوێک ڕوویداوە بۆ نمونە بەربوونەوەیە
لە بەرزایی یان کەوتنە یاخود لە ڕووداوی هاتوچۆ وایە جاری وایە دوو پشک پێوەدایە دەڵێن دوو پشک پێوەدایە بەڵام ئەوەش پێویستی بە راپۆرت سەرەتاییە زۆر جار بینیومە من ئێستا لە قوتابەکانی کۆلێژی پزیشکی فێریان دەکەم دەڵێم دائیم وا بکەن شتە سەهل بی لە پێشچاوی خەڵک ئاسان بێ لەبەرەوەی بەڕاستی و شتێکی مەترسیدار نییە ئەو راپۆرتە بەڵام کە دەڵێ بڕۆ وەرەقەچی شورتەم لۆ بینە ڕاست نەخۆشەکە دەترسێوا دەزانێ دەبێتە سکاڵا و دەبێتە مەحکەمە و دادگا وان نییە ناوەکە بە هەڵە ڕۆیشتووە ناوەکە وەرەقەی شورتە نییە راپۆرتی سەرەتاییە خۆی دەبێت ئەوە پزیشکەکە تێی بگەینی بێ راپۆرتێکی سەرەتاییە بۆ پاراستنی مافی خۆم و مافی تۆ وەکو نەخۆش دەبێت ئەو راپۆرتە دروست بکەین چی تێدا دەنووسرێ ناوی پزیشکەکەیە و ئەو کاتێک کە نەخۆشەکە هاتووە و ئەو کاتێک کە عیلاج کراوە و چی بینیوە پزیشکەکە چ دەبینی بە چاوی خۆی نەک ئەوەی کە نەخۆشەکە پێی دەڵێ نەخێر برینێکی بینیوە سووربوونەوەیەکی بینیوە زەبرێکی دەرەچیە هۆکارەکەشی دەنووسرێت لەوانەیە زەبری دەرەچیر بێواتە لە 100% تەکید ناکاتەوە بڵێ زەبری دەرەچێت لەوانەیە زەبری دەرەچی بێ لەو حالەتە ئەو راپۆرتە لە ئەرشیفدا دەمینێ ئێمە نازانین لە پشت ئەو حالەتە چ سیناریۆیەک هەیە چ ڕووی داوە چ شتێک هەیە بۆ نمونە ژنێک دێتە ناو تەواری دەڵێ لە کاتی خواردن دروستکردن دەستم بە چەقۆی بڕی ئاساییە ئێمە هەموو تووشی ئەو ڕووداوە دەبین بەڵام نازانین لە پشت ئەو سیناریۆ ئاڕاستە خۆی دەستی خۆی بڕیوە یان توندوتیژێکی لە پشت هەبووە ئینجا لەوانەیە پاش 2 ساڵی تر ئەو ژنە بە ئاگا دێتەوە دەڵێ وەڵام مادەم زوڵمم لێکرایە ئەم دەچم شکایەت دەکەم بەڵام ئەو راپۆرتی هەبێ دەبینێ لە ئەرشیفدا دەمینێ بۆ ماوەی چەند ئەم راپۆرتە دەیخوا بۆ ماوەی 3 مانگ دەتوانرێ سکاڵای لەسەر تۆمار بکرێت پاش 3 مانگ ناتوانرێت سکاڵای لەسەر تۆمار بکرێت بەڵام جارێکی تر ئەو توندوتیژە ڕووبدا ئاساییە وەکو بەڵگەیەک لە ئەرشیف دەربێتەوە بڵێ من جارێکی تریش راپۆرتی سەرەتاییم کردووە زۆر باشە دەڵی بۆ ماوەی 3 مانگ کاری پێدەکرێت و سکاڵای پێدەکرێت واتە دەکرێت سکاڵاش تۆمار نەکەی و راپۆرتیش بکەیت بە دڵنیاییەوە چونکە خەڵکی ئێمە زۆر جار گرفتی لەوە هەیە دەڵێ من نامەوێت سکاڵا بکەم تازە لە بیدایەت باسم کرد دکتۆرونە خەڵک بە غەڵەت تێگەیشتووە وا دەزانی کە دەڵێ راپۆرت سەرەتاییان وەرەقەی شورتەم بۆ بکە ئەو ناوەی لێ دەنێن خۆی وەرەقەی شورتەینە راپۆرت سەرەتاییە وا دەزانن سکاڵا و مەحکەمە و دادگا ئەوا دێتە پێشچیان بەڵام وانییە ئەو مافی خۆیتی دەتوانێت سکاڵا تۆمار بکات دەتوانێت تۆماریشی نەکات زۆر باشە بەگشتی چی لە ناو راپۆرتەکەدا دەنووسرێ چونکە زۆر جار لەوەش گرفتمان هەیە من خۆم نەخۆشم هەبووە هاتووەتە لام دەڵێ دکتۆر بنووسە بە چەقۆ لێی درراوە یاخر من نانووسم بە چەقۆ لێی درراوە تەنیا شوێنی چەقۆکە لەوانەیە بنووسم سووربوونەوە و برینەکە بنووسم بەگشتی چی تێدا دەنووسرێ بەگشتی ئەوەی پزیشکەکە دەیبینی لە پێش چاوی نەخۆشێکەیە نەخۆشەکە هاتووە شوێنی برینێکی پێشان دەدا ئینجا بە پێی حالەت دەگۆڕێ ئەوەی کە لەسەر پزیشکەکێ برینەکە دەبینێ شوێنی برینەکە لێواری برینەکە جۆری برینەکە و قوڵیەکەی درێژیەکەی خاوێنە خاوێن نییە و ئاشکانی لەگەرە لەگەر نییە و خینی لێدێ لێ نایە ئەو وەسفانە دەکا واتە بە هیچ شێوەیەک پزیشکیش بۆی نەبنووسێ بە چەقو لێ دراوە دەڵێ بە ئامێرێکی دەمتیش لێ دراوە یاخود زۆربەی کات دەڵێ هۆکارەکە چییە ئێمە تەنیا دەنووسین زەبری دەرەکیە لەوەش دەبێ بنووسێت لەوانەیە زەبری دەرەچیە هەم جار بە قوتابەکانم دەڵێم کەسمان لە موقعەت جەریمە نەبووینە کەسمان لەناو شوێنی ئەو تاوانیان لەناو ئەو شوێنە نەبووینە کە ئەو ڕووداوە ڕوویداوە بۆیەوە باشترە بنووسێت لەوانەیە زەبری دەرەچی زۆر باشە من هەم لەگەڵ کەسانی قانونی شەندێک جار قسەم کرد و لەگەڵ بەڕێزش دەمەوێت ئەوە ئەکید بکەمەوە زۆر جار کەسەکە خۆی دەیەوێت ڕەفزی بکات دەڵێ من نامەوێت هیچ راپۆرتێکی پزیشکی بکەم بەڵام تۆ وتت بە پێی یاسای عێراقی هەیە کە لەسەری ئێمە پێویستە بۆ هەموو کەسێک بکەین ئەم راپۆرتە چێ دەپارێزێت ینی بۆچی من کە تووشی زەبرێک دەبم یان کە تووشی ڕووداوێک دەبم پێویستە ئەم راپۆرتە بکەم لەبەرەوەی وەکو تازە باسم کرد نازانین چی هەیە ئەوە بۆ پاراستنی مافی نەخۆشەکەیە واتە ئەگەر ئایا ئەو زەبرە دەرەچی بەرامبەرەوەی توندوتیژی کرابێ ئەو کەسە ئەو زۆر ئاساییە پاش 3 مانگیش بێتن لەو کەسێک کە توندوتیژی بەرامبەر کردووە داوای مافی خۆی بکە واتە پاراستنی مافی ئەو نەخۆشەیە جگە لەوەش پاراستنی مافی دکتۆر و پزیشکیشە لەبەرەوەی پزیشکیش ئەو مافی هەیە خۆی بپارێزێ و نەخۆشەکەی بەردەمی خۆشی بپارێزێ زۆر باشە یەکێک لەو گرفتانەی من بەر لە ماوەیەک تووشم بوو
یاخود وەکو دیسان وەکو چیرۆکێک خانمێک لەگەڵ دایکی هاتەلام دیسان بە ئاشکرا دیار بوو لەبەرەوەی خانمەکە کە ئەو کاتە تووشە ڕووداوەکە بوو دەیویست بڵێ کە تووشی ڕووداوێک بووە لەگەڵ مێردەکەی و شەڕی کردبوو هاتەلام بە ئاشکرا گوتی کە ئەو بە شەڕێک بۆ نمونە زەبرێکی بەرکەوتووە دایکەکەی دەیگوت تۆ نابێت ئەم نهێنیە بڵێیت ئەمە نهێنی خێزانە پێیم گوت ئەم وایە نهێنی خێزانە بەڵام کە زەبری بەرکەوتووە تۆ باشترە وەکو دایکێک پاڵپشتی بکەیت و ڕێگەی پێ بدەیت کە ئەو راپۆرتێک کە پێویستە بۆی بکرێت و ئەگەر تەنانەت دەیەوێت سکاڵاش بکە با سکاڵا بکات لانی کەم بە راپۆرتەکە بکرێت بۆی خانمەکە بپارێزرێت بە دڵنیاییەوە پاراستنی مافی ئەو خانمەی لەو کاتێ بۆ راپۆرتە دەبێت لەبەرەوەی تۆ کە تریتمنتی دەدەواتە کە عیلاجی دەدەی ئەو نەخۆشە هەموو ئاسەوارەکان بزر دەبن ئاسەواری زەبری دەرەچیش وردە نامینێ پاش 10 ڕۆژ هەر برینێک لە هەر شوێنێکی جستە بێ برین ساڕێژ دەبێتەوە وردە ئاسەوار بزر دەبێتەوە ئەو کاتە پەشیمانیش دادی نادا کەواتە زەبرە دەرەکێکە کە ئاساری بزر بوو ناگەڕێتەوە بەڵام ئەو کاتێک کە دەچێ فریاکەوتونداوە لە پزیشک دەکەی یارمەتیتدا و چارەسەری بکە وا باشترە ئەو راپۆرتەش بکەیت ئەو بۆ پاراستنی مافی تا ماوەی چەند دەکرێت ئەو راپۆرتە بکرێت بۆ ما 24 کاتژمێر هەتا 24 کاتژمێر بەڵام دوای ئەوە ناتوانرێ راپۆرت سەرەتایی بکرێت زۆر باشە بۆ چ حاڵەتێکی دیکات جگە لە زەبر بەرکەوتن ئێمە زیاتر فۆکەسمان لەسەر خێزان و تونند و تیژی خێزان بوو بەڵام بۆ چ حاڵەتێکی دیکە زیاتر پێویستە ئەمە بکرێت ئەگەر بە وردی باس کارەبا حالەتی کارەبا لێدان و حالەتی مەسەرەن دوو پشک پێیوەداوە مار پێیوەداوە بۆ هەموو جۆرە برینەکان پێکانەکان هەر حالەتێک گومانی هەبی پزیشکەکە لێ دەتوانێت داوای لێ بکە بڵێ راپۆرتێک نەخۆشەکە دەڵێت جا دکتۆر تۆ باوەڕ بە من ناکەی ئەوە کارەبا لێداوە و یان دەڵێ ئەوە دیارە کە مار پێوەی داوە یا مار گەستوێتی یان دوو پشک پێوەی داوە لەو کاتانە زۆر جار پزیشکەکان بەتایبەت پزیشکانی گەنج گرفتیان بۆ دروست دەبێت لە فریاکەوتنەکان بە دڵنیاییەوە زۆری پزیشکەکان ئەو گرفتیان بە خۆشم ڕاکە لە فریاکەوتم ئەو گرفتم زۆر توش دەبوو داوای راپۆرت سەرەتایم دەکردیان دەهینا یان دەیان گوت ئەوە دوو پشک پێوەدایەتی ئەمە دەچین شکایەت لە دوو پشکی دەکەین یعنی ئەو قسەی خەڵکەکەی بوو خۆ ناڵێن ئێمە بڕۆ دوو پشکەکە شکایەتی لێ بکە ئەوە پاراستنی مافی نەخۆشەکەیە ئەمە نازانین ئەو سووربوونەوەیە هۆکارەکەی چییە وایەنە هیچ جیهازێکم نییە کەشفیکە ئەوە زەهری دوو پشکی لەوێندەرە بەڵام ئەو سووربوونەوەیەک دەبینم لە شوێنێکدا دەبێ ئەمن پۆلیس پێیپەرێک بکەم واتە راپۆرتێک بکەم بۆ ئەو نەخۆشە دەبێ بزانم دوای ئەوە لەوانێ سیناریۆیەکی لە پشت بە ئێمە نازانی تەنانەت من زۆر جار توش بوومە بۆ لە منداڵێکی بچوو کاتووە دەڵێ دکتۆر برایەکەی پاڵی پێوەناوە برایکی بچووکی بۆ پێکۆ یاریان کردو دەڵێم ئێمە راپۆرتی پزیشکی سەرەتایی دەکەین یەکێک لە منداڵەکان ناڕازی لەو کاتە دەڵێ دکتۆر آخر من نامەوێت دڵم آخر هەر پێویستە بووی بکەین خۆتەشکات لە براکەت ناکەی بەڵام هەر پێویستە راپۆرتی پزیشکی سەرەتایی بکەین خۆی دکتۆر هونەر هەندێک بابەت هەیە لەناو کۆمەڵگەی زۆر بەهەڵە ڕۆییوە زۆر بەهەڵە خەڵکەکە ئێستەیەک لەوانە ئەو راپۆرتی پزیشکی سەرەتایی زۆر بەهەڵە تێدەگەن مەسەلەی پەردەی کچێنی زۆر بەهەڵە تێدەگەن هەندێک شت هەیە هەڵە ڕۆییوە اینجا دایکەکە بە هەڵە داک و باوکەکە بە هەڵە منداڵەکە فێرەکە منداڵەکە منداڵی فێردەکە کە دەمانەوێت چایکەینەوە مشکلەکە لەوەیە تۆزێک ئاها بربەستەک و بەرگریت لۆی دروست دەبی بەڵام ڕاستی و زانستی و ئەوەی کە پێویستە دەبێ بکاتە خەڵک بەڕاستی زۆرەوە ئەرکی سەرشانمانە بیگەینی باسی پەردەی کچێنیت کرد و یەکێک لەو حاڵەتانەیە کە ئێمە زۆر زار بۆ ئەوانەش راپۆرتی پزیشکی سەرەتایی دەکەین تونند و تیژی خێزانی یان تونند و تیژی سێکسی و زەبر بەرکەوتن بە کۆ ئەندامی زاوزێ یان بە حەوز و بە نێوڕانەکانی زۆر زار خانمێک هاتووە یان کچێکی بچووک هاتووە و بۆ کوڕانیش بەڕاستی ئێمە راپۆرتی پزیشکی سەرەتایی دەکەین بەتایبەت یەکێک لە حاڵەتە باوەکان بۆ ئەو کەسانی کە بۆ نمونە دێتە لامان پاسکیلی لێخوڕیوە بە سوکانی پاسکیلەکە هەم کوڕەکە هەم کچەکە زۆر زار هەیە دێتە لامان زەبری بەرکەوتووە بۆ ئەمانەش ئێمە زۆر جار راپۆرت دەکەین و بە تایبەتیش بەڕاستی خانمەکان مشۆش دەبن دایک و باوکەکە مشۆش دەبن دێنە لای ئێمە دەیانەوێت بزانن پشکنینی پەردەی کچێنی بۆ دەکرێت یاننا چی بۆ دەکەین بۆ ئەو ئێوە چیتان هەیە چی بۆ دەکەن سەرەتا دەبێت ئەو هەموو خەڵک بیزانێ فریاکەوتن بۆ پشکنینی پەردەی کچێنی نییە ئەو پزیشکەی لەوێ دەوام دەکا مافی ئەوەی نیە ئەو پشکنینە بکاتن واتە مافی ئەوەی هێڕەتی کاتەوە بڵێ ناتوان پشکنینی پەردەی کچێنی بکەم بەڵام ئەو راپۆرتە سەرەتاییە دروست دەکرێت ئایا لە دیوی دەرەوە خوێندەبینی یان نا پزیشکەکە
و ئایا شوێن و ئاسەواری زەبری دەرەچی لە سەڕانەکانی هەیە یاننا لەسەر شوێنێکی تری جستی هەیە ئەوانە لە راپۆرتەکەی دەنووسرێ. بەڵام پشکنینی پەردەی کچێنی بە هەموو جۆرەکانیەوە مافی پزیشکی نیشتەجێ خولاو و هیچ پزیشکێکی تر نییە، تەنها و تەنها بە لێژنە دەکرێت، لێژنەکەش لە پەیمانگەی پزیشکی دادوەریە و هەموو ڕۆژی لێژنە هەیە. یعنی ئاساییە ئەگەر ئەو ڕۆکەسێک چۆ تەواڕی بۆ ڕۆژی دوایی دەچێتە پشکنین و زۆر ئاساییە. یعنی بە ڕۆژێک تاخیرکردن هیچ ڕوونادا، بەڵام بە تاخیرکردن بۆ ماوەی 10 ڕۆژ بەڵێ ئەوەیان نابێ، بەڵام بۆ ڕۆژی دوایی ئاساییە. تا ئێمە کە وەکو پسپۆڕانی فریاکەوتن یاخود وەکو پزیشکان لە نەخۆشخانە فریاکەوتنەکان داوام دەکەین، زۆر جار کە نەخۆشەکە دێ ئێمە ئەکید پشکنین دەکەین، بەڵام پشکنین بۆ ئەوە ناکەین بزانین پەردەی کچێنی ماوەیان نەماوە. پشکنین بۆ ئەوە دەکەین بزانین زەبرێک هەیە، برینێک هەیە کە بتوانین کۆنتڕۆلی بکەین، واتە خوێن بەربوون ڕوونەدا. و ئەوەی کە دەیکەین فریاگوزاری سەرەتاییە بۆ ڕزگارکردنی ژیانی نەخۆشەکەی. کە دێتە سەر ئەوەی کە پشکنینێکی وردی پەردەی کچێنی، ئەو کاتە پێیان دەڵێن بۆ نمونە تۆ باشترە بەیانی کە دەوام هەیە دەچێت پەیمانگای پزیشکی دادوەری و پشکنینەکەت بۆ دەکرێت. ئێوە چی بۆ دەکەن کە دێتە لای ئێوە؟ ئەوە زۆر گرنگە هەموو خەڵک بیزانێ، پزیشکەکانیش زۆر زەڕورە بیزانن، لەوانەیە لە شارەکانی دەوروبەر دەوام دەکەن یان لە فریاکەوتنەکان دەوام دەکەن یان لە هەر نەخۆشخانەیەکی تری ناو هەولێر دەوام دەکەن، دەبێ بزانن دەبێ وەڕقەیەکی پێ بدەن کە ئەو نەخۆشە ڕەوانە بکرێتە پەیمانگای پزیشکی دادوەری. لە پەیمانگای پزیشکی دادوێ ئێمە چی دەکەین؟ هەر بە پێی یاسای عێراقیش ئەوە هاتووە، دەڵێ پشکنینی بەکارەواتە پەردەی کچێنی دەبێت بە لێژنە بکرێتن. واتە دیسان یەک پزیشک نایکە؟ نەخێر، دەبێت 3 پزیشکی پسپۆری بواری پزیشکی دادوەری ئەو پشکنینە بکاتن. لەبەرەوەی ئەو مۆزوعانە هەندێک هەستیارن، دەبێت 3 پزیشک بڕیاری لەسەر بدە و لێرەش فۆرمێک دەدرێتەوە نەخۆش، ئەو فۆرمە تایبەتە بە نەخۆشەکەواتە ئەوەنی هەموو خەڵک بیزانێ. ئەو نەخۆشە دەیزانێت لەگەر ئەو 3 پزیشکە و نهێنیە و تایبەتە بە نەخۆشەکە. پشکنینێکی ئاساییە. ئەو پشکنینە پێویستە بۆ کێ بکرێ؟ واتە چ دایک و باوکێک لە چ کاتێکدا دایک و باوکەکە سەردانی ئێوە بکەن و پێویستە ئەو پشکنینە بکرێ. جگە لەوەی کە ئێمە باسمان کرد زەبر بەرکەوتن، بەڵام ڕەنگە حاڵەتی دیکەشە بێ پێویستە دایک و باوکەکە هۆشیار بن و سەردانتان بکەن. بینینی خوێن لە کۆ ئەندامی زاوزەی مێینە دایک و باوکەکە دەبێ هۆشیار بن و سەردانی پسپۆری پزیشکی دادوەری بکەن، ئەوش بە لێژنە ببیندرێتە. واتە مەرج نییە هیچی بەسەر هات بێ، لەوانێ زۆر سەلامەت بێ بۆ دڵنیای خۆیان ئەو پشکنینە ئاسایە. بەڵام لەو کاتە هەر سەردانی فریاکەوتن بکەن بۆ ئەوەی کە دڵنیا ببنەوە لەو کاتە بوژانەوەی دەوێت، بوژانەوەی دڵ بۆ نمونە یاخود حاڵەتێکی ڕووداوەکە وەکو ڕزگارکردنی ژیانی هیچی دەوێت، ئەو کاتە سەردانی ئێوە بکات بۆ ڕۆژی دواتر. بەڵام ئێمە وەکو پزیشکی نەخۆشخانە فریاکەوتنەکان هەر راپۆرتێکی بۆ دەکرێت، ئەو کاتە ئیحالە دەکرێت بنەردێ. زۆر باشە. یەکەش دیکە لە کارەکانی ئێوە کە خەڵک هەمووی ترسی لێی هەیە، ئەویش توێکاریە کە ناوی ئێوە دێت دەترسێ. ئێمە لە نەخۆشخانە فریاکەوتنەکان بەردەوام کێشەمان لەگەڵەوە هەیە، کەیسێک هاتووەتە لای ئێمە کە گیان لە دەست دەدات، دەڵێن پێویستە بچێتە پزیشکی دادوەری بۆ ئەوەی کە پێویست بوو توێکاری بکرێ یاخود بە پێ ڕێکارەکانی ئێوە کاری بۆ بکرێ. ئێوە کە نەخۆش کە کەسێک گیان لە دەستداوە کە تەرمەکەی دەهێنە لای ئێوە چی بۆ دەکەن؟ وە بەگشتی پێویستە هەموو کەسێک کە گیان لە دەست دەدات بێتە پزیشکی دادوەری؟ ئەوە مافی خۆیتی ڕەفز دەکاتەوە نایە، ئەوە مافی خۆیتی، بەڵام وا باشتر لە ڕووی زانستی و با بە شێوەیەکی گشتی بۆت باسکەم. توێکاری واتە زانینی هۆکاری مردن بە شێوەیەکی ورد و دروست و ڕاست. شێوەیەکی تەندروست دەزانین ئایا ئەو کەسە لەبەر چی مردووە، ئەوە زۆر گرنگە. جگە لەوەش ئەوە بەس بۆ تاوان نییە، واتە خەڵک ترسی لێنێشەوە دەڵێ توێکاری بەس بۆ تاوان بەکاردێ. نەخێر، نەخۆشی بۆ ماوەیی هەیە لە ناو یەک خێزاندا دەگوازرێتەوە، نەشیان زانیوە ئەو نەخۆشیە لە ناو ئەو خێزانەدا هەیە، بە توێکاری ئاشکرا دەبێ. و هەروەها بۆ حالاتی بۆ نمونە پریڤێنشن، واتە دەتەوێت بەرگری بکەی نەخۆشیێک بڵاو نەبتەوە، بۆ ئەو حالەتە تەندروستیانش زۆر گرنگە. توێکاری تەنها لایەنی تاوان نییە، خەڵک وا تێگەیشتەوە، بەڵام لایەنی زانستی زۆر قوڵی هەیە، لایەنی زانستی زۆر جوانی هەیە بۆ ئاشکراکردنی زۆر شتە کە خەڵک و مرۆڤایەتی پێویستی پێیە بەڕاستی.
یەکێک لە حاڵەتە هەناییەکان هەروەکو نمونە بۆ نمونە کە کەسێک لە ناکاو گیان لەدەست دەدات هۆکارەکەی دیار نییە و تۆ دەتەوێت بزانی ئەم حاڵەتە مەترسی هەیە لە خێزانەکەی دووبارە ببێتەوە یان نا بۆ ئەو حاڵەتانە دەیکەن و چ کاتێک پێویستە بۆی بکرێت چه حاڵەتێکی دیکە هەیە کە توێکاری بکرێت بۆ نمونە ئێمە لە ڕووکەشەوە شتێکی وا نابینین کە هۆکاری مردنەکە دیار بێ ئەو کاتە ئەو توێکاری دەوێ بە دڵنیاییەوە زۆر جاریش هەیە توێکاری ناوێ لەبەرەوەی ئێمە دەبینین هۆکاری مردنەکە زۆر ڕوون و ئاشکرایە لە پێشوان مەرجنی هەموو حالەتێک توێکاری بوێ مەرجنیە ئەسڵەن لە علمی نوێ لە زانستی نوێ باز دەکا دەڵێ سیتی سکان و MRI جێگای توێکاریش دەکرێتەوە زۆر جار تەنها بەو دوو جیهازی ڕەنینی موغناتیزی و ئەشعای ملەوەن دەتوانێت توێکاری نەکەی لە زانستی نوێ زۆر باش مەرجنیە ها کەسێک بێ ئەمە توێکاری بۆ بکەین ئەوە هیچ بەڵام ئێمە توێکاری بۆ نمونە زۆر جار لە حاڵەتی مردنەکە بەگومانین بەتایبەت لە گەنجان دێت نەخۆشەکە هیچ گرفتێکی نەبووە و دەڵێ دکتۆر لە ناکاو کەوت و کە دەهێنە نەخۆشخانە ئێمە دەڵێن مرد ئەو حاڵەتانە بە دڵنیایی دەهێنینە لای ئێوە و بەڕاستی خێزانەکان ڕەفزی دەکەنەوە زۆر جار تەنانەت پەنجەمۆر دەکەن ئەو کاتە گرفتیان بۆ دروست دەبێت کە دێتە لای ئێوە هەندێک حاڵەتی دیکە هەیە بۆ نمونە کەسەکە نەخۆشیێکی درێژخایانی شێرپەنجەی هەیە نەخۆشیێکی درێژخایانی دڵ و گورچیلەکانی هەیە لەو کاتانە کە ئێمە دەینێرینە لای ئێوە دیسان ئێوە توێکاری بۆ دەکەن یان ئەمە حاڵەتەکەی دیارە و مێژوویەکی درێژخایانی نەخۆشی هەیە و توێکاری ناوێت واتە چونکە خەڵک ترسی هەیە دەڵێ هەموو کەسەکە دێت لای ئێوە دەیکەنەوە نانە نەخێر تازە باسم کرد مەرجنی هەموو کەیسێک بکرێتەوە مەرجنی هەموو مردوویەک دەستکاری بکرێ بە پێی زۆری پزیشکەکە پسپۆرە بڕیار دەدا خۆی و بڕیاردانی خۆی و کەیسێک ئەگەر ڕوون و ئاشکرابی هۆکاری مردنی توێکاری ناوێ ئەو جۆرە حالەتانە بەڵام وەکو ئەوەی گوتت بۆ نمونە گەنجێکە لە ناکاو دەمرێ ئەسڵەن نازانم لەبەر چ خێزانەکە ینی ڕێگری بکەن لە توێکاری ئەوە بۆ خۆیان باشە لەوانەیە یەک لە جیناتە نەخۆشیەکانیان تێدا بێ خۆشیان نەیزانن لەمەوەدا بێتە هۆی بەرگریکردن لە خۆیان پاراستنی منداڵەکان نەوەکانیان هەشتانە بەڕاستیەوە زۆر گرنگە بەڵام خەڵک تێنەگەشەوە دەزانێت کە دەڵێن توێکاری ینی شتێکی زۆر گەورەوەی نەخێر ئەوە لایەنە چی تری زانستێت چۆن خەڵک دەچێت عیلاج خۆی دەکا بۆ سوکەری چۆن خەڵک عیلاج خۆی دەکا بۆ زەخت هەمان شەولایەنێکی تری زانستە بڵێ تا ماوەی چەند دەکرێت لە مردنی کەسەکە توێکاری بکرێت توێکاری بۆ کەس تەرمەکە ئەنجام بدرێت بەتایبەت هەندێک جار هەیە بۆ نمونە پاشی ماوەیەکی دوور و درێژ ئینجامەیتەکە دەدۆزرێتەوە یان تەرمەکە دەدۆزرێتەوە ئەمن بە شێوەیەکی زانستی با پێت بڵم کە ئەوە لە سەرچاو زانستەکان داهاتوە تاکو 48 سەعاتی یەکەم پێشەوەی پرۆسی بۆ گەنیبوون دەست پێکە توێکاری ئەنجام دەدرێت چونکە توێکاری زارێخانە و شانەکان دەتوانێت لە ژێر میکرۆسکۆپدا بزاندرێ هۆکاری مردن چێ بەڵام کە بۆ گەنیبوون ڕوویدا و دەستی پێکرد هیچ سوود لە خانە وەرناگیرێ نەخانە نەشانە سوودی لێ وەرناگیرێ ئەوەی کە باسی دەکەی پاش چەند ساڵێک دەردێ ئەوە هەڵدانەوەی گۆڕ ژێکێکە لە کارەکانی پزیشکی دادوەری لێرە دەتوانرێ زەبری دەرەچی دیار بکرێ واتە ئایا ئەو کەسە گول لێ بەرکەوتووە یان شکانێکی هەیە ئەوە جیاوازە لە توێکاری و بۆ ژەهراوی بوونیش ئەو کاتە هیچ هەندێک زۆرە ژەهر هەیە تا ماوەی 20 ساڵ دەمینێ هەیە هەندێک زۆرە ژەهر هەیە یەک لە توێژینەوەکانم دەخێندەوە هەندێک ژەهر هەیە لە ناو نینۆک دەمینێ هەندێک لە پرچ دەمینێ و پرچ و نینۆکیش لەگەڵ ددان بۆ ماوەی دوور و درێژ دەمینێن لە ژێر خاکیش دەمینێ بۆ ماوەی دوور و درێژ بەڵام هەندێک ژەهریش هەیە زۆر زوو بزر دەبێت زۆر باشە ئەگەر دوایین ڕێنمایت بۆ هاو نیشتیمانیان بەتایبەت بۆ ئەوانەی کە دێنە فریاکەوتنەکان و هەم بۆ ئەوانەی کە ترسیان هەیە لە راپۆرتی پزیشکی سەرەتایی و هەم ئەوانەی کە دەیانەوێ نێنە پزیشکی دادوەری دوایین ڕێنمایت هیوادارم هەموو خەڵک ئەوەی تێبگا وەکو پەیامێک لە پزیشکێکی پسپۆرەوە بۆ هەموو خەڵک راپۆرتی سەرەتایی راپۆرتێکی زۆر ئاساییە هیچ ترسی ناوێ مانای نووسینی سکاڵان نییە مانای دادگا ناگەینێ ئەوە مافی نەخۆش دەپارێزێ و هەروەها مافی پزیشکەکەش دەپارێزێ کە چارەسەری پێدەدا ئەویش مافی خۆیتی خۆی پارێزێ و ئەویش مافی خۆیتی کە مافەکەی خۆی بپارێزێ لەو حالەتە راپۆرتی سەرەتایی باشترین چارەسەرە و بە تایبەتی لە بۆ خانمان مانای ئەوە نییە تۆ دەچی سکاڵا لەسەر مێردەکەت دەکەی بەڵام لایەنی کەمەوە کە زەبرێک بەرجەستەی دەکەوێ توندوتیژێک بەرجەستەت دەکەوێ لە بەرامبەرەوە وا باشترە ئەو راپۆرتە بکەی ئێمە ناڵێن بڕۆ سکاڵا بکە
بەڵام مافی خۆتە و با بمینێ لە ئەرشیف لەبەرەوەی ئەوە جستەی تۆ زەرمەند بووە لەو تاکە شتەکە دەتپارێزێ. بەتەکیت. زۆر سپاس دکتۆرە دیلمان ئازاد پسپۆڕی پزیشکی دادوەری سوپاس کە لەگەڵم بووی. زۆر سپاس دکتۆر هونەر. دەست خۆش بێ. پۆدکاستی نەخۆشنامەم پێشکەشکردن هەمیشە تەندروست بن.